جاری یەکەم مووقفی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە خۆی ڕنگدانەوەی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا دەبێنێ هەتا حەدێکی زۆر یەکگرتووە بۆ ئەو گفتوگۆیی کە ئێمە لەگەڵ بەغدا دەیکەین. ئێمە هیوادارین بەغداش یاری بەو وەرەقەیە نەکاتن. لێرە سوالێکی جددی هەمومان لە خۆمان بکەین. ئێمە لە عێراقدا ئیستیقرارمان دەوێ یان ئیستیقرارمان ناوێ؟ جارێ ئەگەر ئەم سوالێکی جددیە کە هەم بەغدا دەبێ لە خۆی بکات و هەم ئێمەش. دوو، کێشەکانی عێراق چۆن حەل دەکرێن؟ بەوە حەل دەکرێن کێ قووەتی هەیە و کێ زەعیفە؟ بەوەش حەل ناکرێتن. تاریخی عێراق ئەوەمان پیشان دەدات. کەواتە بەڕای من کێشەکانی عێراق لەگەڵ کێشەکانی بەغدا و هەولێر بە یەک پێوەر حەل دەکرێت. پێوەرێکی گفتوگۆیەکی استراتیجی جددی دابنیشین بە حوار بە مێشکێکی کراوە، نەک کێ سەرکەوتووە و کێ زەعیفە. دەبێت ئەها بەم شێوەیە ئەگەر دەمانەوێت ئیستیقرار لە وڵاتە هەبێ.